بەڵێ بەڕێز سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بەڕێستان چەند کۆبنێکی گرنگتان لە مشن ئەنجامدا لەگەڵ وەزیری وزەی ئەمریکا باسی چیتان کرد و چ بەڵێنێکیان پێدان؟ ئێمە کۆبوونەوەی زۆر باشمان کردووە لەم کۆنفرانسە لەگەڵ زۆربەی ئەو بەشداربووانەی کە بەشداری کۆنفرانسی میونیخیان کردووە. یەکێک لەوانە وەزیری وزەی ئەمریکا بووە کە لەسەر هاوکاریکردن و پشتیوانیکردن لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە کەرتی وزە قسەی زۆرمان کردووە و ئەوان زۆریان پێخۆش بوو کە پەرە بە پەیوەندیەکان لە کەرتی وزە بدەن لەگەڵ هەرێمی کوردستان. ئێمە لەسەر ئەو بابەتە قسەی زۆرمان کردووە ئەو ئەمێنێتەوە بۆ ئەوەی لە دواتر بتوانین قسەی زیاتری لەسەر بکەین لە ڕووی تەکنیکیەوە. بەڕێز سەرۆکی حکوومەت لە کاری دیپلۆماسیە دانانی ئاڵا یاخود ناونیشانی پۆست زۆر گرنگە ئەوەی کە تێبینیم کرد لە نووسینی وەزیری بەرگری ئەمریکا وەزیری دەرەوەی ئەمریکا ناوی جەنابیان وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیان نووسی بوو، بەڵام لە ساڵانی ڕابردوو هەمیشە عێراقی تیا بوو. ئەمە تا چەند گرنگە بۆ دیپلۆماسیەتی کوردی؟ من نازانم ئەوان چۆنیان باس کردووە، بەڵام ئەوان پەیوەندیەکی تایبەتیان لەگەڵ هەرێمی کوردستانەوە بە هەروەها لەگەڵ حکوومەتی عێراقش پەیوەندیەکی پتەویان هەیە و تایبەتمەندی کوردستان هەمیشە لەلایەن ئەو وڵاتانەی هەوپەیمان و دۆستی هەرێمی کوردستان لە بەرچاو گیرەوە و ئەم ساڵش بە هەمان شێوە گرنگیەکی زۆریان بە هەرێمی کوردستانداوە. جنابی سەرۆکی حکوومەت هەمی وان کومبوونە هاتی نەکردن و پێگەی گرنگی هەرێما کوردستان بەرچاو فاتە گرنگن هەتا وەرگرتن تێڕوانینە لایەنێن دەرەکی یان سەرۆک وەزیر و وەزیرش دەربەین جیهان لەسەر ڕەوشە نهایە عێراقی چ بوو؟ وان وەزی ناوچەکە بە شێوەیەکی گشتی بووان گرنگە و هەرێمی کوردستانیش وەکو کارکتەرێکی سەرەکی لە ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گرنگ دەزانن و ئەو پرسیار و پێشنیار و ئاڵوگۆڕکردنی بیر و ڕا لەسەر بابەتە بووە کە ئێمە تا چەند دەتوانین ڕۆڵێکی کاریگەر ببینین بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە وەرە پێشخستنی بارودۆخی ناوچەکە بە شێوەیەکی گشتی. لەگەڵ بەڕێزان لەگەڵ چەندین بەرپرسی عێراق کۆبوونەوە بڕیارە کە حکوومەت پێک بێت. بەڵێ ئایا هیچ پرسیار لەو بارەی هیچ قسێکتان کردووە دەگوترێت وایە لە کابینەکەدا وەزیرەکان دەستنیشان کراون بەڵام هیچیان حیزبی نین؟ ئایا لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان هیچ لەو بارەی قسە کراوە؟ هیچ وەزیرێکی کوردی تێدایە؟ تا ئێستا ئەنجەمەکان دیار نین. ئەوان باسی ئەوەیان کردووە کە بەتەمان بە تایبەتی بەڕێز محەممەد تەوفیق لەوەی بەتەمای ئەوەیە کە کابینەکەی خۆی پێک بێنێ. بۆ ئێمە وەکو هەرێمی کوردستانەوەی گرنگە کە تایبەتمەندی هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی فدرالی لە حکوومەتی عێراق مافە دەستوریەکانی پێناسە بکرێ و ڕێزی لێ بگیرێت، چونکە ئێمە تایبەتمەندیەکی جیاوازمان هەیە و داوای ئەومان لێ کردووە کە پێویستە نوێنەرانی هەرێمی کوردستان لەلایەن مؤسساتی فەرمی دەستوری هەرێمی کوردستانەوە دەستنیشان باسی ڕۆژئاوای کوردستانتان کە باسی مافی کورتان کە لە ڕۆژئاوای کوردستان لەگەڵ لە هەفڕەفۆتی دەرەوەی رووسیا ئەوە زۆر گرنگە. باسی چیتان کە بەتەواوی داوای چیتان لێ کرد؟ داوامان کردووە کە مافەکانی خەڵکی کوردستان لە ڕۆژئاوای کوردستان بە هەند وەربگیرێ و لە هەر پێشاتەیەکی داهاتوو بۆ چارەسەرکردنی کێشەکان مافەکانی کورد لە بەرچاو بگرن. بە سەرهەڵدانەوەی داعش لایەنەکانی ئەمریکا و رووسیا چ بەڵێنێکان بە ئێوەدا؟ ئێمە دەزانین کە داعش هێشتا مەترسیەکی سەرەکیە لە ناوچەکە و پێویستی بە هاوکاری و پشتیوانی هەموو لایەنەکان و بە تایبەتی ئەمریکا و هێزا و پەیمانەکان هەیە. پێمان وایە داعش مەترسیەکی جددیە و خەریکن خۆیان ڕێک دەخەنەوە و مەترسیان لەسەر ناوچەکە نەک تەنیا لە عێراق لە سەر هەموو ناوچەکە و دنیاش هەیە. لەبەرەوە پێویستە هاوکاری سەربازی و ئاڵوگۆڕکردنی معلوماتی لەلایەنە بەشدارەکان و هاوپەیمانەکان ئاڵوگۆڕ بکرێ. لە هەمان کاتیشە ئەوەمان کردووە کە ئەو هۆکارانەی دەبنا هۆکاری سەرهەڵدانی داعشەوە نەبن بەڕ بکرێن کە ئەمەش بە هاوکاریکردنی خەڵکی ناوچەکە و باشترکردنی وەزی ژیان و ئابووری ناوچەکە و ئیستیقراری سیاسی لە منتیقەکە دەتوانێت هاوکار بێ بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسی داعش و تێرۆریزم. ئێمە دراوسەی یەکترین و باسی ئەومان کرد کە ئێمە نیگەرانی هاوبەشمان هەیە لەسەر مەسەلەی تێکچوونی باری منتیقەکە بە شێوەیەکی گشتی و داکوکیوان لەوە کرد کە پێویستە ڕێزی
هەردوو لە بگیرێ لەسەر ئەو بنەمانەی کە بەلای ئێمەوە گرنگن بە تایبەتی لەلایەن خەڵکی کوردستانەوە ئێمە باسی ئەومان کردووە کە پێویستە ڕێزی هاوبەش هەبێتن لە هەموو ئەولانانەی کە بەشدارن لە ناوچەکە. زۆر سپاس.